بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم گەیشتمە لاپەڕە 64 لاپەڕە 64 لەو کتێبە کاتێ دوو وێنەی ڕوونکردنەوەی دوو کۆمەڵەی لە یەکچوو لە پێدراوەکان دەخەنە ڕوو لەگەڵ دوو پەیژەی ژمارەی جیاواز ئەو کات بەراوردکردن دەشێوێنرێ، بەراوردکردن ئاسان نابی. ئەم دوو وێنە ڕوونکراوە یانەی خوارەوە ژمارەی بلیتەکانی فرۆشراو لە یەکێک لە شانۆیەکانی شار دیار دەکا. شۆنی گەیشتە ئەوەی کە بلیتەکانی فرۆشراو لە مانگی ئادار زیاترە لە بلیتەکانی فرۆشراو لە مانگی نیسان. هەڵەی شۆنی دیار بکە. بایرە بخینمەوە. بلیتە فرۆشراوەکانی مانگی ئادار زیاتر دیارە لە بلیتە فرۆشراوەکانی مانگی نیسان لەبەرەوەی هێڵی ڕوونکردنەوەی مانگی ئادار بەرزترە. ئەو هێڵە بەرزترە لەو هێڵەی. بەڵام ئەگەر سەیری پەیژەی ژمارەکان بکەین، پەیژەی ژمارەکان بە پێچەوانەیە، واتە ئەگەر سەیری پەیژەکەی بکەین دەبینی لە مانگی نیسان زیاتر فرۆشرایە، لە مانگی نیسان لە سەرووی 200 دانە، لە مانگی ئادار لە خوارەوەی 150 دانە. واتە هەمیشە دەبی سەیری پەیژەکان بکەین، بە تایبەتی پەیژەی ئاستوونی، پەیژەی ئەستوونی کە دیار دەبی چەند فرۆشرایە تەنیا بە چاو تەماشای ئەو دوو هێڵە نەکەین. ئێستا با بچمە لای ساغ بکەوە، بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە. چۆن نووسینی پرسیارەکە دووبارە دەکەیتەوە لە نمونە 1 بە ڕێگایەک کاریگەری نەبێت لەسەر ئەنجامەکانی ڕاپرسیەکە. ئەگەر بتەوێ وەڵامی ئەو پرسیارەی بزانی، خوێندکاری ژیر دەبی بگەڕێەوە وانەی پێشی ئەو وانەیە کە باسی لاپەڕەی پێش ئەو لاپەڕەیەم کرد لە نمونەی یەکەم و پرسیارەکە چۆن بە هەتا کاریگەری نەهاویشت با سەر ئەنجامەکە. پرسیاری 2 ڕوون بکەوە. چۆن وێنەی ڕوونکردنەوەی لە نمونەی 2 دەگۆڕی تاکو نەبێتە شێوێنەر. نمونەی 2 لە لاپەڕەی پێش ئەو لاپەڕەی هەیە، لاپەڕە 61. دەبی بگەڕێەوە نمونەی 2 خوێندکاری ژیر بزانێ ئەمن لێرە کو نمونەی 2 ئەوها دروست کردیە هەتا شێوێنەر نەبی. باسی ڕووبەری 3 وڵات بوو. لێرە ئەمن هەر 3 وڵاتەکەم لێرە دانایە، بە ئەستوونی ستونەکانم دانایە. دەبینین کە وڵاتەکان ڕووبەریان زۆر لە یەک نزیکە. 450 445 47 48 لێرە 437 و 38 زۆر لە یەک نزیکن. بەڵام لە کتێبەکە ئەوها دانرا بوو کە ئەگەر تەماشا بکەین لێرە کە زۆر ڕووبەری سوید وا دانرا بوو کە دوو ئەوەندەی ڕووبەری عێراقا، بەڵام ئەوەی ڕاستی بی تەنیا وێنەکە ئەوها پیشان دەدا. دەنا ئەگەر بچین پەیژەکەی بخینینەوە دەبینین ڕووبەرەکان
450,000 کیلۆمەتری چارگۆشە یان 447,000 کیلۆمەتری چوارگۆشە 437,000 لە یەک نزیکن. ئەوە تەواو بووین لێرە. ئێستا دێمە لای ڕاهێنانی ئاراستە کراو. هێمن ڕاپرسیەکی کرد بابەتی پرسیارەکە ئەوە بوو، ئەو پرسیارەکەیە: بە بڕوای تۆ تیپی برایەتی باشترین تیپی تۆپی پێیە یان تۆ تیپی هەولێر یان بروسک هەڵدەبژێری؟ ستوونە ڕوونکردنەوەی بەرامبەر ئەنجامەکانی ڕاپرسی هێمن دەنوێنێ. لێرە ئەوانەی هەولێریان هەڵبژاردیە زۆر زۆرن، برایەتی و بروسکیش کەمترن. بێگومان پرسیارەکی داخراوە، کراوە نییە، تەنیا 3 وەڵام هەیە، یەکەچیان دەبی هەڵبژێرین، دەبوایە وەڵامی دیش هەبا یان ناوی هیچ لە تیپی تۆپی پێ نەهاتبا، بەڵکو پرسیارەکی کراوە بە وەکو ئەوەی ئایا بەڕای تو باشترین تیپی تۆپی پێ کامەیە؟ ئایا پرسیارکردنەکە کاریگەری هەیە؟ بێگومان کاریگەری هەیە لەسەر وەڵامەکە. ئێستا بۆ وەڵامدانەوەی پرسیاری 4 هەتا 6 وێنەی ڕوونکردنەوەی بەرامبەر بەکاربینە. ئەو وێنەیە وێنەی ڕوونکردنەوەی بەرامبەر نووسرایە: بەرزترین شوێن کەوتنی ئاو لە جیهان. بەڕای من دەبوایە ئەو بەرزترین شوێن کەوتنی ئاو کە زۆر کەس ڕەنگە تێنەگا مانای چییە، یەک لەوانە ئەمن. بەڕای من نووسرا بە تاڤگە، چونکە بە کوردی پێی دەڵێن تاڤگە، بەرزترین تاڤگە. زۆر کەس ڕەنگە نەزانی شوێن کەوتنی ئاو بەکارناینین ئەمە وشەی، یان وشەی سولاڤ، ئەویش هەر جوانە، سولاڤ ئەویش هەر تاڤگە. ئێستا ئەوە زانیمان کە دەبووە ئەوها نووسرابە. ئەوجا 2 تاڤگە هەیە: توجڵە لە باشووری ئافریقیا، ئەنجیلە لە ڤەنزویلا. ئەوەی ڕاستی بی ئەنجیلە نییە، ئەوەش هەڵە نووسرایە ئێنجڵ. ئەوها بەخۆی ئەوها دەبا بنووسرا بە ئێنجڵ، چونکە کوردی ڵئیشمان هەیە، ئێنجڵ نەک ئینجیلە. ناوی ئێنجڵە. ئەوجا ئەگەر بمانەوێ ناتوانم ئەوەی ڕاستی بی وەڵامی پرسیاری 4 و 5 بدەمەوە، چونکە هەست دەکەم ئەو لێرە نووسرایە بەرزی بە مەتر. هەست دەکەم ئەو تاڤگانە بەخۆی بەڕاستی لە لێکۆڵینەوەکانی من لە یوتیوب و گوگڵ ئەو تاڤگەیە لە ژێر 1000 مەترە بەرزەکەی، واتە لێرەیە، لێرە نووسرایە 2100 مەتر. هەست دەکەم هەڵەیە بە گوێرەی ئەو زانیاریانەی ئەمن دەستم کەوتیە لە یوتیوب. هەتا توجڵەش هەڵەیە، توجڵەش بەرزەکەی 947 یان 8 مەترە. ئێنجڵیش بەرزەکەی 979 مەترە بە پێی زانیاریانەی بەدەستم کەوتیە لە وەکو گوتم لە یوتیوب و گوگڵ. ئەوجا نازانم کامەیان ڕاستە، بەخۆی دەبی زانیاری کتێب، بە تایبەتی کتێبی خوێندن هەمیشە زۆر زۆر ڕاست بی، هەتا کەس تووشی هەڵە نەکەین، بە تایبەتی خوێندکارانمان.
خوێندکاری ژیر دەتوانین لەگەڵ مامۆستایەکەتیان وانە بێژەکەت گفت و گۆ بکەی بزانی لەبەر چ ئەگەر ئێرە هەڵەبی هەڵا کرایە چونکە من نەتوانم وەڵام بدەمەوە ئەگەر بزانم گومانم هەبی لە ڕاستی زانیاریەکان. لەبەر هەندێک دەچمە لای پرسیاری ژمارە 6 چۆن وێنە ڕوونکردنەوەیەکە دەگۆڕی بۆ ئەوەی گومان لێکراو نەبێ. لە لای من زۆر گومان لێکراوە، نەک تەنیا لە لای ئەوەی کە وێنەکە شێوێنراوە بەڵکو زانیاری زانستیش هەڵەیە. ئەمن وێنەکەم ئەوها دروست کرد، نووسین بەرزترین تاڤگەی جیهان لە 200 مەترەوە هەتا 2200. دوایە کە زانیم ئێنجڵ ئەوەندە بەرز نییە، دەبی بیهینوە خوارێ لە ژێر 1000 مەتر 900 و شتێک. تووجڵەش ئەویش هەر بەرزکەمەوە تا بیکەمە نزیکەی ئاستی ئەوە. وابزانام دەبیت تێوزەک بەرزتریش بی، ئەوەش تۆزەک بەرزتر بی. بەڕای من ئاوایە هەردووچیان بێگومان هەردووچیان لە ژێر 1000 مەترن، کەواتە هەڵە بوو 2100 مەتر. ئەوە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە ئەمن لە دوایان گەڕایمە. ئێستا کە زانیمان لێرەش دەتوانم خوێندکاری ژیر ئەو خشتەی بخەمە ڕوو کە تاڤگەی ئێنجڵ ناوەکی دیکەشی هەیە کە ناوی هیندیە سۆرەکان ئەو ناوەیان لێ نایە کاتی خۆی، چونکە ئەوان دەژیان ئێستاش دەژین لەو هەرێمی ئەمریکای باکوور و باشوور. تەماشاکەن لێرە نووسرایە 979 مەتر، ئەوی دیکەش تووجڵە کە لە ئەفریقایە 948 مەتر. حتا ئەگەر بە پێش نووسرا بە فیت هەر دەبوایە 3000. کەواتە نازانم بە چ نووسرایە ئەو نووسینەی ئەو کتێبەی بە مەترا بە چییە. لەبەر هەندێ بەداخەوە نەماتوانی وەڵام بدەمەوە. بگەڕێمەوە لای تەواو ئیدی خوێندکاری ژیر. هەز دەکەم دەبی لێرە بێمە کۆتایی ئەو وانەیە، هاتەوانەی داهاتوو هەر بژی.